بەدڵنیاییەوە حاکم فەرهاد زۆر باش لێ تێگەیشتون و ڕێکخراوەکانیش ئەو ڕێکخراوانی کەسە بەنەتەوەیە گرتووەکان ئەو ڕێکخراوانی ئەو ڕێکخراوەکانی تایبەت بە مافی مرۆ کەسەر بە ئەمریکاشن ئەمانە زۆر بە وردی هەڵبەتە دوکومنت دەکەن ساڵانەش لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا راپۆرتی تایبەت بەم بابەتانە بڵاو دەکرێتەوە کە دەبینین زۆر جار ئەم وڵاتانە تووشی لێپرسینەوەش ئەبن لەلایەن کۆمەڵگەی نێودەوڵەتی بەڵام ئەو چەند ڕۆژە زۆر باسی کۆمەڵگەی نێودەوڵەتیمان کرد کە کاردانەوەیان چۆنە حاکم فەرهاد دەزانی کۆمەڵگەی نێودەوڵەتی خۆت دەزانی چییە بریتە لە کۆمەڵێک وڵاتی گەورە و زەبەلاح و ئەڵبەتە ئەم وڵاتانەش بەرژەوەندی خوان لە بەرچاوە کە بابەتێکی لەم جۆرە هەبێ پێش هەر شتێک بەرژەوەندیەکانی خۆیان لە بەرچاو دەگرن تاوەکو چەند بەرژەوەندەکانیان زیانیان پێناگات لە کۆمەڵگەی نێودەوڵەتی جگە لە وڵاتەکان هەڵبەت ڕێکخراوەکانیشن لە سەروی هەموویانەوە ڕێکخراوی نەتەوەیە گرتووەکان هەیە بەڵام ڕێکخراوی نەتەوەیە گرتووەکانیش من چەند جارێک ڕاستەکەی تەنانەت لە سکرتێری گشتی نەتەوەیە گرتووەکان ئەنتۆنیۆ گوتێرێس بیستومە کە تەنانەت ئەویش داد و بێدادیەتی بەرامبەر هەندێک وڵاتی زەبەلاح کە حسابێکی ئەوتۆ بۆ نەتەوەیە گرتووەکان ناکەن یاخود بۆ بڕیارەکانی نەتەوەیە گرتووەکان ناکەن جا حاکم فەرهاد جگە لەوەش هەڵبەتە ئەو شتانەی کە کاریگەری لەسەر بڕیاری کۆمەڵگەی نێودەوڵەتیەکان بڕیارە نێودەوڵەتیەکانە بێ ئەو بابەتی خۆپێشاندان و گرتبوونەوە ئەم جۆرانەیە یەک شت هەیە مێبەر لەو بابەتە قسەی لەسەر بکەم بابەتی داعشەکە ینی چەند ساڵێک لەمەوبەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەبوو کوردستان هەرێمی کوردستان و لە ڕۆژاوای کوردستانیش لە جیاتی زۆربەی وڵاتان شەڕی تیرۆر و داعش دەکرا بەڵام خۆتان دەزان ینی زیاد لە 10 ساڵ بەسەر ئەم بابەتەدا تێپەڕێەوە لە نێو کۆمەڵگەی نێودەوڵەتیشدا تا ڕادەیەکی زۆر ئەم بابەتە کەس بۆتەوە سەبارەت بەم بابەتانە و گرنگی ڕەوەندی کوردی و گرنگی خۆپێشاندان و گرتبوونەوە لە بەردەم نەتەوەیە گرتووەکان لە بەردەم کۆشکی سپی منەمێ لەگەڵ میوانێکم قسە بکەم کە چالاکوانێکی کوردە لە ئەمریکا و ئەمسان ڕۆژانە ئەم ڕووداوانەی حەلەب وای کردووە پلاتفۆرمێکی کوردی ئەمریکی دابمەزرێنن و ئامانجیان ئەوەیە کە لە ڕێگەی ئەو پلاتفۆرمەوە هەست و سۆزی جیهان بۆ خۆیان ڕابکێشن و لەگەڵ ئەمریکا لەگەڵ بەرپرسانی ئەمریکا لەگەڵ کۆنگرێس قسە بکەن بۆی بتوانن کاریگەری دروستکەن بەڕاستی کاک دڵشاد عوسمان کە هەم جێگری پلاتفۆرمی ئاکایە کەمە پلاتفۆرمێکی کوردی ئەمریکیە لە ئەمریکا هەم چالاکوانێکی شە بۆ خۆی کاک دڵشاد زۆر بەخێر بێت زۆر سپاس کاک بەر لەوەی باس لەم پلاتفۆرمە بکەین ئەمەوێ باس لە دوایین کاردانەوەی تۆمبارا بکەن کە نوێنەری ئەمریکا بۆ کاروباری سووریا کاردانەوەکەی ئەمڕۆی تا ڕادەیەک هەندێک جیاوازی پێوە دیار بوو و جۆرێک لە پاڵ پشتەی بوو تێکەشتن بۆ ئەم ستیتمنت و ئەم دوا ڕاگەندراوی تۆمبارا چییە؟ گەلێک سپاس کاکیسا بڕاستی ئێمە وەکو ئاکا ئەمریکن کوردیش ئەدڤۆکیتس مەئیرۆ ستیتمنتا تۆماس بارک خوند و مەدیت ئەوەیە شتێک باش بوو یعنی دەستپێکێدا ئاخفتن نەقەبا قەسەدەی و نەقەبا حکوومەتا سووری یعنی دمەشیە گابوو داوی دەژی یعنی تۆماس بارک بەری درۆژا گۆ ئەم دوور بوون گۆ ئەم بگهنە اتفاقێکی لەناو هەردوو طرفان لێ مخابن بەری پرۆژان خرابوو ئیرۆ ریپۆرتا مانیتەر بەحسی کرد گۆ ئەنو ئەسعد شێبانی ئێگۆ نزیکی تورکی بوو ئەو دەرباسی اجتیماع بوو شامێ و هشت گۆ ئەو اجتیماع بسەکنێ و دوورە حەلەب دەست پێ کرد ئەم دەبینن دوێ هەردوو طرفان ڤەگەرن تاولا ئاخفتنێ لەگەل هەف گفتوگۆ بکەن بگهن اتفاقێکی دوم درێژ ژ بۆ شەڕ بسەکنێ و ئەم دەبینن ئەمریکا دەورێکی باش ئیرۆ لەیست ژ بۆ وسا ئەم کێف خۆشن ئەف ستیتمنت تۆماس بارەکیرۆ دەربارەی ئەو پلاتفۆرماوە ئاکا ئەو چەند ڕۆژە هاتیە چێکردن بەڵێ چێ ناو ئەف پلاتفۆرمێدایە و ئەرمانجێ وێ پلاتفۆرمێ جێدەتر چنە؟ بەڵێ بڕاستی ئەمریکن کوردیش ئەدڤۆکیتس ئەوە پرۆژەیەکی مەدەست پێ کرد داویا ساڵا 2025 ئەمە دیت ئەنو ینی فەراغیان ژی گاپێک هەیە ینی ئەنو کەسێک بناوێن کورد الڤر وەکو چڤاک نەوەکو طرفێکی سیاسی نینە لەگەل حکوومەتا ئەمریکی بەئاخفێ حکوومەتا ئەمریکی دکارێ لەگەل پارتیین کوردی بەئاخفێ بەس وەکو جوڤات دەنگێکی
دائمانينا براستي وهبو جو بهترين ما اش كنتن روجافا بون واستار وضع جرمل روجافا اش بوصا ما خوستم فيري خصني افا بكن جبو جو ملتي خوا ام بين اموان بروردا بكن يعني امنهن لفر وكو كرد روجافا براستي لامريكا تخباز صالي ما تشيبو جيلكي نهدر كت دفي ام هركس بروردا بكن تشاوا كارن وكو امريكي لقال سياسه مدارين خوا باجارين خويان ستيت يان ولايات خو قال وانا باخذن ونرينا ما وكو كرد وكو جواكي كرد ام حزل ديمقراطيه كان ام حزل بولات ما يعني ما فين كردا ورم بارستن تمثيل كلمه سياسيه هبو جبولهم اميل سيرفان اموران كاربكن لقال كاريكي نيزيك لقال حكومه امريكيش دناف اف ريخسني تني كردين روجافاي كردستاني هنا يانجي تمامی کرد هنه براستی ناوی ما امریکن کردش ادوکاتس ام نابیجن کردن روجاوا ام خود بینون وکو کرد براستی لی ایرو روجاوا مسئله تدا گرما ام توازن تمثیل کی ما اتزانی مسئله شیلفر یعنی چونکه فراغ کی هی کسی که بناوی کردا وکو جوفاک نا آخره حکومت سوری لگلو بیان وانان لفر واشنطن وان فراغ دادگری خلکن هنه تینن ناوی کردا دا آخرن توازن ام ويا بسكنن بس باروج حالات جي وضع تيدا وري جوهرتن ام جي كردن او جي كردن اميل جبو قضيه كنتي كاربك بري ام دربازيا في برنامج بنت كوتمن ايرو از قال وزاره الدربه امريكا اخافتم ديسكا سوريا وبحثت شكرت وهرب سوان شنو براسي مجواره جو ماجو ايما ام قال كيف خوشن اف ستيتمنتات توماس بارك دركت اداوي انه فجرن اتفاقا ادارين سروي الوي اتفاق تركيز بكن قفت قول نقابه حكومه ونقابه قصدي وي وقت بسطين دفي ام وقت بدنيدا يعني في شرك باز صاليه تناسكر كيف عملت جو امريكا جي تحت الويد دي او جي كيف وان هات وكو جوفاكي كورد ام فاكرين السرفان كاري وا اداوي كرن ايجو شرسا كلام دن براستي يعني هناك اطراف هنا حكومه سوريا تخص تنشرجي بتشي عليدي بتشي بشت فراتي تناسكر يعني ايماجي ام كيف خوشن انه سكيني الفر مخابن تشتاد شيبو صدو حفتي كرد ايش حلبي دركتن ام نظان افاناوي فغرين يانو بس ام يعني ام سوزدن ام كاربكن جو زغط لسر حكومه امريكي بكن جو افاناجي فغرين مالي بيجرا مش باسكر حاكم فرهاد الاستوديو ما كو ايرو ديمانك هيا كو تشكدارن احمد شرع شرفانك طابقه سيد شارع دي فريدن افتشتان لنا كومالجين دور دي ريبورت كرن دي واتشب كان بوي لقال افريخ راوندا حفص وزي كذا افيجي بارتشكيش كاري ما يبرستي يعني ايما حتى انا ما هين ستيتمنت در نخس تشكم توازن باكتن صد فيديو درسته دوفرا عمل قال وزاره الخارجيه يعني دروا امريكا اميرون قال كونغرس اميرون مشوار بيجن يعني افا كاسكينا جروبن هون علي كاريا واندكن لي هند بيجن افانا حليفا منا افا نيزيكي منا افا كرم بكن تشتنو صادقن تشتنا حتى جوهرتن بشتي يعني تشتيجو من السويدا يعني الجهه برعا سوري تشيبون يعني الديجي دروزا وعلويه خويايا ارتيشا سوري نهاتا جوهرتن عيني تشدكن دفي امريكا زغط بكل سرواناج بون فانشتاب سكن ناس قردبونو وخوبي شاندان زور كرينجا لامريكا راست يعني من زور زار اسم بردم كوشكي سبي كم روشي خوبي شاندان وقردبونويكو نارضایک نبی. راست. یعنی هندی گروپ هی پیانی گوره کان که لچین اجن روشه لبردم کوش کسبی یک کسی نبی، دو کسی نبی، بالام هم روشه کلونه. تا چون بو ایمی کرد گرینگا ام جورا خوب شاندان و نارضایت یعنی همان بی، هم لکنگریز بی، هم لکوشکیس بی خود ازانی یعنی دیتنی اندامی که کنگریز زور زحمت نیست. راست. خوشان حذا کن بیان بین سیلگالی اندانیش. چون لکوتاانش پیوستن با کۆمەڵگەی کوردی هەیە بۆ دەنگدان بێ بۆ پشتگیری بێ پلانی ئێوە چییە بەتەمان خۆپیشاندانێک ڕێک بخەن بچنە ئەندامانی کۆنگرێز نقطاكي زور مهمة براستي ايما از دبينم وكا يعني بيشانداني كرد لأمريكا غريداي طرفي بوليتيكينا بحتر عجفاكي ام توازن فيها بوغارن ام توازن وكو كرد وكو كتلاكي وك ايطالي لنيويورك يعني الاوهايو وك ايريش لبوسطن ام بيجن هاف وكو جفاكي تناسكر نتني اجندا بوليتيكي تشتكي باشا تناسكر لج كاري جفاكي بتشكي جدايا كاري جفاكي علي كاري الكاريا تشالك
چالکوانین پولیتیکیت کی کاری سیاسی جیت کی ام خوازن اویاجی باش زلال بکن ام نمنافسن ام علی کاری دکن تناز دکن اویاج تك مهمه لي انا جي وقت شي هاتا جوهرتن يعني سوشيال نتورك مهمه خلق افكارن بي يعني زريا سوشيال نتورك شيء افكار بكن بلانا ما انه اميل سيرش بلاتفورم بالبيشاما يعني ام بسكن البيشا كوتش كاستي يان ام تويتر بكار اكس بكار بينن امي هردو كابكن براستي بلانا ما افا ام ملت بينن هفتو واد دويجي پروردي ملتي ما انه او امريكينا تناسكر يعني ايما از كردم ناسنامه كيمية بس ناسنامه عادي از امريكي مجي في از بسام مشاول الكونغرس ماني ويان ومن اي ولايات عام از قلب اخف مشير بيجم يعني تشتاهن دكن لسوري راستا يعني نراستا تناسكر ام وي شفتي توازن جي يعني ام توازن بمبارشكي جياني سياسي امريكي باشه يعني هم نونرات حكومة هرم كردستان هي لواشنطن هم نونرات أنجمن سوريا ديمقراطيش هي مسألة پەیوەندیتان هەیە لەگەڵ یانە پەیوەندیام لەگەڵ هەر کەسی هەیە ڕاستی ئەوژی برەی منە و خوشکێ منە تەمسیلێکی سیاسیە تەمسیلێکی دیبلۆماسیە ئەم خۆت بینن ئەم ئالیکاریە وام بکەن الفر تەناس کرد یعنی الفر مەسەلا کووردا بڕاستی یعنی وەکو جوڤاکێکی مزن وەکو ملەتێکی پچکی معقدە تەناس کرد ئالیێ سیڤیل گەلکی زۆر گرنگە ئێمە ئەم خۆت بینن ئەمێ ئالیکاریە چ مشنا پۆلیتیکی الفر بکن وعینی تژی تەرکیز عمل سەر جوڤاکامەیە لەگەڵ سپاس زۆر سپاس شتەکە البته حاکم کاک دڵشاد هەم چالاکوانێکی دیارە لە دەڤەری واشنگتن هاوکات کەسێکی زۆر سەرکەوتووی بواری تەکنەلۆژیای زانیاری و ژیری دەستکرد و بواری کۆمپیوتەریشە و لە ڕابردووشدا چەند ینی شوێن پەنجەی دیار بوو هەم لە ڕۆژاوای کوردستان هەم لە ئەمریکاشدا